من لە نێو ستۆدیۆ میوانداری هەرێک لە بەڕێزان یوسف حەمید سەرۆکی ڕێکخراوی وانیار واروەها محەممەد بەکر چالاکوانم کردووە کە پێم خۆش بۆم گفتوگۆی ژینگەی لەگەڵ ئێوەیە بکەم بۆ پێی کە ئێوە بەشێکن لە هەڵمەتەکانی کە دەکرێت بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان و وەسنووری پارێزگای سلێمانیش. سەرەتا کاک یوسف پێم خۆشەوەکو ڕێکخراوەکەی ئێوە پرسیارەوە بکەم کە تا چەند گرنگە ڕێکخراوەکان ڕۆڵیان هەبێت لە پاراستنی ژینگە و ئەمڕۆیەوە بەشداریتان لە چ چالاکیەکە کردووە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان ئێمەوەکو ڕێکخراوی وانیار بۆ تەندروستی و پەرەپێدان ئەمڕۆ بەشداریمان کرد بە هەماهەنگی لەگەڵ دەستەی پاراستنی و چاکردنی ژینگەی سلێمانی و زایدەن کۆمپانیای لاند لۆرد کە ئەوانیش سپۆنسەری سەرەکی بوون لەم چالاکیە. ئێمە ئەمڕۆ شاخی گۆیژەمان پاکردەوە کە بەڕاستی پاشماوەیەکی زۆری لێبوو، ئەرکێکی قورسیش لە هەمان کاتە ژینگە پارێزانمان بەسەر کردەوە کە بەڕاستی ئەوان ئەرکێکی قورسیانەیە. ئێمە وەکو ڕێکخراوێکی تەندروستی ئەم چالاکیەمان ئەنجامدا کە ژینگە و تەندروستی دوو دوانەی لێکدانەبراون. ئێمەش ئەمڕۆ پلانەکەمان وا بوو کە شاخی گۆیژە پاکەینەوە هاوکات ژینگە پارێزان بەسەر بکەینەوە لە ڕێگەی کۆمپانیای لاندلۆرد کە سەبەتی خۆراکی دابین کردبوو بۆ ژینگە پارێزان. زۆر باشە. مادا باسی تەندروستیت کرد باسێکی ئەوشمان بۆ بکە ئەم هاوارەی کە ئێمە ژۆکو دەستکی ئابووری کورسات نیوز وەکو دەستگای میدیایی کورساتیش بە بەردەوامی وەکو ئەرکێکی ئەخلاقی باسی ڕوبەڕووبوونەوەی پیسبوونی ژینگە و پیسکردنی ژینگەمان کردووە بەشێک بووین لە هەڵمەتەکان و هەروەها بە بەردەوامی باسی گۆڕانی ئاوهەوامان کردووە. جا لە زاری تۆ وەکو ئەوەی کە سەرۆکی ڕێکخراوێکی پێمان بڵێ پیسبوونی ژینگە، پیسبوونی زەوی، پیسبوونی ئاوهەوا دەکرێت چ زەرێرە بە مرۆڤایەتی بگەێنێ؟ بەڵێ بەڕاستی یانیسە زۆرینەی نەخۆشیەکان هۆکاری ژینگەیە. هۆکاری ئەوەیە کە ژینگەکەمان ژینگەیەکی پیسە کە بەڕاستی یەک دەبی پلاسیکی فڕێ بدرێ بە تایبەتی مادە پلاسیکیەکان کە جاری وایە 200 بۆ 300 ساڵی ئەوێ تاوەکو لە ناو ئەچێت. خۆم دەبەیە کە فڕێ ئەدرێ بێ ڕیسایکلین بکرێ. بەڵام بەداخەوە لێرە هەر کەسێیە دەبێت فڕێات بیرەوە ناکاتۆم ژینگەی ئەمە وێرانە بێت. یعنی لە داهاتوە کێشەی تەندروستیمان بۆ دروست ئەبێ. ئێستا زۆرینەی هۆکارەکانی نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشی درێژخایەنەکان ژینگەیە، لەوانە شێرپەنجە. هۆکارێکی سەرەکی ژینگەیە. ئەوی کە ئێمە لێکۆڵینەوەمان کردووە هۆکارێکی سەرەکی ژینگەی وەکو ڕێکخراوە تەندروستیەکان. جا ئێمە پلانمانەوە بۆ ئەمڕۆ ئەم چالاکی کە ئەنجاممان هاوڵاتیان هۆشیار بکەینەوە کە پاراستنی ژینگە ئەرکی سەرەکی هەمووانە. زۆر باش. ژینگەیەکی تەندروست جەستەیەکی تەندروستمان پێبەخشێت. بەڵێ کاک محەممەد چالاکوانان دەکرێت لەم ڕۆژە و لە ڕۆژەکانی دیکەشە ڕۆڵیان چی بێت لە پرسە ژینگەی و ئاوهەواکان؟ زۆر سپاس بۆم دەرفەتەش. بێگومان ژینگە تەنها بریتی نییە لە چاندنی دار و درەخت. بێگومان ئەو ژینگەیە کە ئێمە تاین پێویستەکات پێویستی بە پاڵپشتی بەردەوام هەیە بۆی کە ئێمە بتوانین بەردەوام بین. ئێمە ئەمڕۆ ئامانجێکمان هەبوو ئەویش پاکڕاگرتنی شاخی گۆیژە بوو کە بەڕاستی کارەسات بوو کاتێک گەشتیتە ئەوێ ئەتبینی یعنی بە ڕێژەیەکی زۆر خۆڵ و خەشاک و زبڵدان کوڕبووە. بێگومان هەموو تاکێک لەم کۆمەڵگای پێویستی بە ژینگەیەکی لەبارە. معلومی لای بەڕێستی شتانە هەر خۆراکێک کە ئێمە یخۆین تەنانەت هەناسەکە هەڵیامژیت هەر دڵۆپاوێک پێویستی بە ژینگەیەکی لەبارە. ئەگەر بێت و ئێمە ژینگەکەمان لەبار نەبێت بێگومان تەندروستیشمان ناجێگیرە بێت. بێگومان ژینگەش هۆکارە بۆ تەندروستیەکی جێگیر. چۆن هاوڵاتیان هۆشیارکەینەوە وەکو کاگیسفیش باسی کرد و بەڕێوەبەری ژینگەی سلێمانیش باسی لەوە کرد کە دەبێت هاوڵاتیان بەشدار بن لەم هۆشیاریە. چۆن هاوڵاتیان و تاک هۆشیارکەینەوە لە چ قۆناغێکەوە دەست پێ بکەین لەکوێوە دەست پێ بکەین بۆ ئەوەی ژینگەکەمان پاک ڕاگرین؟ معلومی لای بەڕێستانە ینی ئێستا بە قسەکردن لەسەر شاشە ناتوانیت مەزبوطی مەفهومی خۆت بگەین، بەڵام ئێمە ئەتوانین لە ڕێگەی چەند خاڵێکەوە بتوانین فێری هاوڵاتیان کەین کە چۆن ژینگە بپارێزن هەم لە ڕووی تەندروستیەوە. ئێمە ئەگەر بتوانین سیستەمی پەیڕەوی خوێندنمان هەر لە منداڵیەوە لە داینگەکان و لە خوێندنگەکانە باسی ژینگە پارێزیان بۆ بکەین و وانەیە گەبێت ئەمە هۆکارێکە بۆی کە بتوانین ژینگەکەمان پاک و خایان ڕابرین. خاڵێکی تر بریتێ لە میدیا سۆشال میدیایەکمان هەبێ بۆی کە بتوانێت بەرنامێکی تایبەت بکات لە بواری ژینگەیە. خاڵی سێمیشان بریتێ لە کردداری وەکو ئێمە ئەمڕۆ لە شاخی گۆیژە هەڵسەین بە ئەنجامدانی ئەو کار و چالەشیانە و پێدانی زانیاری بەردەوام بە هاوڵاتیان بۆی کە بتوانن
ژینگەکەمان پاک و خایان ڕابگرن. ئێمە لە ناوچەیەکین کاک یوسف کە هەرێمی کوردستان و هەر کوردستان بە هەر چوار پارچەیەوە سروشتەکەی خواکرد بە جۆرێکە جوانە. شاخمانەیە، سەوزایمانەیە، ڕووبار و چەم و ئاومان هەیە. بەڵام زۆر جار هەریکێکمان کە ئەچین بۆ گەشتیا چین بۆ بینینی شوێنێک دەردی کاک محەممەدی کارەسات بۆ ئەمڕۆکە ئێوە شاخی گۆیژەتان بینیوە چەند پیسە. دەبینین کە پاشماوەیەکی زۆر لێ بەجێهێڵدێ. تا چەند ئەم ژینگە جوانەی هەرێمی کوردستان گرنگە هەمومان بەرپرسیارانە مامەڵی لەگەڵا بکەین. پێویستە هەر یەکێک لە ئێمە چۆن ماڵی خۆی پاک ڕاگرێ ژینگەکەشی پاک ڕابگرێ. لەبەرەوەی کە تۆ ژینگەیەکی تەندروستە نەبێ بە تاکید کۆمەڵێک نەخۆشی مەترسیدەر بڵاوێتەوە لە ژینگەکە کەوەکو ئێستای بینین نەخۆشخانەی هیوە ئاستی شێرپەنجە زۆر دۆ بەرزەوە. دروست. یعنی ئەبێ کار پلانمان هەبێ کە بتوانین چارەسەری ئەمە بکەین. هەر کەسێک لە ئاس خۆی هەست بە بەرپرسیارەتی بکە. کارێک کە تۆ ئەڕۆی جەوێک ئەگۆڕی گەشتێک ئەەکەی یعنی بەرپرسیارەتیەک لەسەر شانتە کە تۆ ئەو ژینگەی بپارێزی. یەک دەبی پلاستیکی فڕێبەی بۆ داهاتوو کێشە ئابێت. ئەو ژینگە پارێزەی کە ئەچەمێتەوە هەڵی ئەگرێ ئەمە کێشەیە کارە سادەگە تۆزێک بیر لەوانە بکەینەوە زۆر ناتوانین ئەو شتە. کاک محەممەد لە ماوەی ڕابردووە زۆر دوورنا بینیمان وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکرد هەر کەسێک لە ئۆتۆمبیلەکەیەوە خۆڵ و خاشاک فڕە بدە سزای دارایی دەیگرێتەوە. ئەم جۆرە هەنگاوانە لە لایەنی پەیوەندیدارەوە دەگیرێتە بەر چۆن دەبینن؟ ئایا پێتانوانی هەنگاوێکی باشە بۆی لانی کەمە و کەسەی کە زۆر گوێ نادا بە هەڵمەتەکان و بە ئەم هەوڵانەی ئێمە و ئێوە بە سزای دارایی بتوانرێ وای لێ بکەی ژینگەکە پیس نەکە؟ خۆی خاڵی سەرەکی وەکو پێشتری ژاماژەم پێیت ئەبێ بە قۆناغ بکرێ ئەم کارە. ئێمە گەربێت و پەیڕێ و سێ خاڵەکەین کە باسم کرد پاشان دوایەوە من دەستخۆشیێکی تاوام هەیە بۆیان چکی لە ڕێگەی سزای دارایی و ئەتوانین بە تاواتی کۆنتترۆلی ئەو حاڵەکاتانەکەی کە ڕۆیات بێگومانەوەکو ئەمەش جاری وایە لەسەر جادەکانی بینین حەجامی سارەکاتەوە دەبێ یەک فڕەیە. ئەمە خاڵێکی زۆر سیلبیە لەسەر ژینگەکەمان. خاڵێکی تر وەکو کاگیسپی ئاماژەی پێیا بەڕاستی ینی هۆکارەکانی نەخۆشی زۆر بوون و ژینگە ژوەکارە یەکێک لەو هۆکاری نەخۆشانێسە نەخۆشخانەکان پڕن لە نەخۆشی شێرپەنجە. یەکێک لە نەخۆشیەکانی تێ بریتێ لە نەخۆشی کۆندامی هەناسە کە بەڕاستی کاریگەریەکی تەواوی دروست کردو لەسەر کۆمەلگاکەمان. یەکێکی تر لە نەخۆشەکانی دڵە بەڕاستی کە ئێستا ناو کۆمەلگای ئێمە زۆر باوە و زۆر زۆریش بوو بەڕاستی. ینی دەکرێت لە ڕێی چاکردن و جوان ڕاگررتنی ژینگە و پاکردنەوەی ژینگە ئێمە بتوانین خزمەتێکی باش بە مرۆڤایەتی بکەین و ڕێ لەم نەخۆشییان بەڵێ بێکمان تاوان ئەمڕۆ ئێمە ئۆشمان سلمان کە پاکراگررتنی ژینگە تەنها ئەرچیلایەنێکی دیاریکرااو نییە وەکو ئەرکی هەموو تاکێکی ناوم کۆمەڵگەیە کە ئێمە ئەمڕۆ لە شاخی گۆژە ئامادە بووین تەنها لایەنێکی دیاریکراوە ئامادە نەبوو بەڵکو قایمقامەتی سلێمانی ئامادە بوون شارەوانی سلێمانی و لامان ڕێکخراوەکانیش ئامادە بوون. زۆر باش زۆر بەڕێز یوسف حەمید محەممەد بەکر زۆر سپاس زۆر سپاس مادوومان کردن. سەلامەت خزمەتیان.